ئەمەش شانازی پێەکەم و شانازیش بە ئەو جائزەیەش دەکەم چونکە ناوی مندلای لەسەرە و ڕسمی وێنەی مندلای لەسەرە کە کەسێک بووە لە سجن زۆر معاناتی بینیوە و دواتریش کە هاتە دەرەوە کەسێکی لێبوردە بوو و توانی وڵاتەکەی خۆی خزمەتی میلەت و وڵاتی خۆی بکە. دەمەوێت بزانم هەستی جەنابەت چۆنە و لە بەرچی ئەو خاڵاتیان بە جەنابتان بەخشی. وڵای دیارە ئەوە ئەو شەبەکەی دادپەروەری بۆ دادپەروەری بەندیەکان ئەوە هەڵبژاردووە سپاسیانەکەم من ئەلبەتە ئەو قیاساتانەی کە ئەوان هەیەە بۆ هەڵبژاردننی ئەو جۆرە کەسانە لە منە بینیویانە من کەسێکم کە هەمیشە بەرگریم لە ئازادی کردووە و بەرگریم لە مافی مرۆڤ کردووە لە وڵاتەکە و لە هەر شوێنێکی تری دنیاش ئەو بەرگریە هەر بەردەوامە بم و بەتایبەتی بەندیەکان و ئەوانەی کە کێشەی عەدالەت و دادپەروەری و دادوەریان هەیە ئەوانە دەبێت بە شێوەیەکی عادیلانە مەعامەلەیان لەگەڵ بکرێ. من بۆ خۆم لە فترەی ژیانی وەزیفی خۆمە هەوڵم داوە تا ئەقسا دەرەجەی اهتیمام بە مەسەلەی عەدالەت و بە مەسەلەی تەطبیقکردنی قانون بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی دوور لە تند و تیژی بیبەم بەڕێوە. ئەمەش شانازی پێەکەم و شانازیش بە ئەو جائزەیەش دەکەم چونکە ناوی مندلای لەسەرە و ڕسمی وێنەی مندلای لەسەرە کە کەسێک بووە لە سجن زۆر معاناتی بینیوە و دواتریش کە هاتە دەرەوە کەسێکی لێبوردە بوو و توانی وڵاتەکەی خۆی خزمەتی میلەت و وڵاتی خۆی بکە و توانیان دەوڵەتێکی پێشکەوتوو دروست بکەن لە باتی تند و تیژی و تۆڵە سەندنەوە و ثأر و انتقامات ئەمان ڕێگەیەکی تریان هەڵبژار کە ئەو لە زاڵمەکان لەوانەیە کە بەندیان کردبوو لەوانەیە ئازاریان دابوو لە سژنا لە هەمویان خۆش بوو بەمەش دەرسێکی دا بە مرۆڤایەتی کە ئیتر مەسەلەی تۆڵە سەندنەوە حەل نییە بۆ کێشەکان بەڵکو لێک تێگەیشتن و حیوار و پاراستنی کەرامەتی ئینسان گرنگە. لە بەرچی تۆیان هەڵبژارد بۆ ئەم خەڵاتە؟ پێم وانییە ئەمە تایبەت بێت بە من بەڵکو تایبەتە بە وکارانەی تیمەکەی ئێمەکە لە هاوکاران و هاوڕێیانمانن لە ماوەی ڕابردوودا لە عێراق و کوردستان ئەنجامیان داوە لەبارەی مافی مرۆڤ کە هەرگیز پێشتر نەکراوە. ئەمە بۆتە هۆکار بۆ بەدەستێنانی ئەم خەڵاتە و شانازی دەکەم بەو خەڵاتە و پێشکەشی هەموو کەسانەی دەکەم کە کاریان کردووە لەگەڵم.